نزیک بوونه جه دورا باشی که او دیمن هون دیبین لسر شاشا کرسات نیوز دیمن هزم پیشمرگی کسان کو دشن بمبین چاندی کو تیروسن داعش دانا بون جبو کو پیشواتون پیشمرگه را بگرن او دیمن هون دیبین دیمن کرسات نیوزن پیشمرگه مجولی جنابرنا بمبین چاندی نه ین کو تیروسن داعش دانا بونه و او هم دبینن اجواتون ایلانه که هزم پیشمرگ کردستان لدوارا باشی که بجم رزگار کردن و افتون ایلاجی همی هاتنه پاکش کردن جه تیروریستان داعش و که چندین تیروریستان داعش لیور ده هبون ل بدست نیز پیشمرگ کردستان چندین تیروریستان داعش لیور هات کشتن. تیروریست داعش بو گلی عربیزی بکارینن بس لکاتی ام هاتین او پیرانه گیشتن هیچ شتک ببن که لیرت سونه درد وای اما لیان هاتین دستو اوان تقريبا 5 تيرورز بون. لا واش فرع كبير هذا لو سريوا شي قناصو بيكيسيش تيالي دهنا فرع شي بيتو لو سري رابو سريو كي ساده شنو خواري بيردا او شويني حوانويان بوا شوێنی کیان زۆر گەورەیە لەوێ قەناسیان تیا بەکارهێناوە ئەو کاتێک کەمە هێرشێکی بەربڵاوکردنە سەر لێرە نەیانتوانی خۆڕا بگرن لە تونێلەکە ڕێیان کرد هەرچی چەک و ئەسلاکەی هەیەە لێرە بەجیان هێشت کە قەناز بوو ڕەشاژێ سێ بوو سێ کلاشکۆ بوو ئاربیجێک بوو لێرە ئەو تونێلە بە خۆ دەزانی کارەبای تیا بەکارهێناوە کە بە کامێرەی چاودێری تەماشای کردووە لەوێ متابعی دۆڵەکەی کردووە کە جوڵە هەبێت هەروەها ئانتێنی داناوە لە سەروێ جیهازی لێرە بەکارهێناوە پەیوەندی بە نقطەکانی دیکەی دەوروبەریەوە هەبووە ئێرە بجێ ئیسراحەتیان بۆ جێ ئەمیرەکەیان بوو ئێرە جێ شەوانە تێدا مایتەوە تەبەن لەو توێلە زۆر گەورەیە بڵێم 300 مەترش دوورە هەمووی وایر و بەدالە وشیان تێدا دانایە بۆ ئینتساڵاتی کامێرەی چاودێریان دانابوو لە دەرێ لەبەرەوەی حرەسیات زۆر بە زەحمەتە توانی حرەسیاتی بگرن کامێرەی چاودێریان دانایە کامێرەکەشمان بردیە لە دەرەوە بەس لەوەی کە نەستنە دەرێت تەماش تەلەڤیزیۆنیشی لێدا بوو لو كهرباء بكارنا بلا باتي بلوبي الشوي لو كهرباء زور نبات ئێرە مەتبەغیان بووە ئەوە سەلازەی تێدا پەتاتەی تێدا ئەرزاقی تێدایە طبعا ئەو شتانە هەموو لە گوندیان هێنای تێر ئەو کەلوپەلەی ماڵانە هێنایتان لێرە ئیسفادەیان لێ کردیە بەتانیە بالیفە مافورە ئەو مێزانەیە ئەو سەلازەیە ئەو هەمووی ماڵی نەچارخۆ ئەوەیە باشیقە هێنایتیان لێرە ئیسفادەیان لێ کردی نانە هەمووی خەڵکە هێنایتیان هەمووی تاڵانیان کردی ماڵی خەڵکیان هێنایە بەخۆیان هیچیان نەبووە ئەو شتانیان نەبوو ئەوە تیارە لێدا کە ئێرە تەبانەمە فەوزیە کاتی نێرە تقریبان 8 تونێل تێدایە هەشتی تێدایە ئەوە لێرە 5 تێدا لە خوارد سێ تێدایەوە هەشت لە سنووری فەوزە جێ هەیە 150 متر هەیە 200 هەیە 300 هەیە 500ش ئەوە لە ترسانۆکی خۆیان لە بەرەوەی خۆیان لە هێزی پێشمەرگە ڕناگرت دەچون حاریان دەکۆڵی